سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە ئازیزانی بینەری بەرنامەی لاوان لە تیشک تیوی. خۆشەویستانم ئەم کاتتان باش بە بەنامێکی دیکەی لاوان لەگەڵتانین لا بەرەبەری ڕۆژی ڤالانتاین واتە ڕۆژی خۆشەویستی. ئێمەش بەنامەیەکمان هەیە بەڵام بە نەریتێکی کوردانە و هەروەها بەس لە نەخۆشیێکی جەستەیی دەکەین کە هیچ هۆکار و پاڵنەرێکی جەستەیی نییە. بەو هیوای کە تا کۆتایی بەنامە لەگەڵمان بمێنن. خۆشەویستان، لە ڕۆژی چواردەی دوو کە ڕێکەوتێکی ناسراوە بۆ زۆرێک لە ئێوە ئازیزانی بینەر نزیک دەبینەوە. چواردەی دوو ڕۆژی ڤالانتاینە، ڕۆژێک بۆ دەربڕینی خۆشەویستی و پێشکەشکردنی گوڵ و دیاری لە نێوان خۆشەویستەکان. ئەگەرچی لەسەر ئەم ڕۆژە بیر و بۆچوونی جیاواز هەیە، بەڵام زۆرێک لە خەڵکان و بە تایبەت لە وڵاتانی ئوروپایی بە شێوازی جۆراوجۆر یادی ئەم ڕۆژە دەکەنەوە. خۆشەویستانم راپۆرتێکی کورت ببینین پێکەوە، بەڵام حتمما دوای لەگەڵمان بمێنن کە هەر باسی ئەم بابەتە دەکەین بەس بە شێوە و سمبولێکی کوردانە. جێژنی خۆشەویستی یان ڕۆژی ڤالنتاین بۆنەیەکە کە لە زۆر وڵاتی دنیادا زۆر کەس یادی دەکەنەوە و ئاهەنگی بۆ ساز دەکەن. لەم ڕۆژەدا خۆشەویستان لە ڕێی نامەگۆڕینەوە و ناردنی گوڵ و شیرینی باس لە خۆشەویستی خۆیان دەکەن بۆ یەکتری. ڕۆژی ڤالنتاین لە ئیمپراتوری ڕۆمانیەوە سەری هەڵداوە. لە سەردەمی فەرمانڕەوایی ئیمپراتۆر کلاودیۆسی دووەمدا سوپای ڕۆمانی لە بارێکی خراپدا بوو. ئیمپراتۆر نەیدەتوانی سەربازی زیاتر بێنێتە ڕیزی سپاکەیەوە. کلاودیۆسی دووەمیش پێی وابوو هۆکارەکە ئەوەیە کە پیاوانی ڕۆمانیایی خێزان و ماڵیان بەجێ ناهێڵن. بۆیە خوازبینی و زەماوەندی نێوان کچان و کوڕانی قەدەغە کرد. دوای ئەمە قەشەیەک بە ناوی ڤالنتاین بڕیاری ئیمپراتۆری پێشێل کرد و بە نهێنی کوڕ و کچێکی لە یەکتری مارە کرد. کاتێک ئیمپراتۆر بە مەیزانی ڤالنتاینی خستە بەندیخانەوە تا کاتی مردنی لە بەرواری چواردەی دووی ساڵی 207 زاینی. ساڵی 1849 لە گۆڤارێکی ئەمریکیدا وانووسراوە. ئێستا جەژنی ڤالنتاین پشووی ڕسمیە لە وڵاتدا کە ژمارەیەکی زۆر کارتی ڕازاوە بە دانتێل چاپ کراوە. ئەستێر هۆڵاند کە ژنێکی ئەمریکیە لە نێوان ساڵی 1828 بۆ 1904 لە ویلایەتی ماساچوسێت ژیاوە. یەکەم کەسە کارتی جەژنی ڤالنتاینی لە ماڵەکەی خۆیدا دروست کردووە و ساڵی 1847 دەستی کردووە بە فرۆشتنی ئەو کارتانە. باوکی دوکانێکی گەورەی کتێب فرۆشی هەبووە. ئەو بیرۆکەیەشی لەوێوە بۆ هاتووە کە لە وڵاتی ئینگلیستانەوە کارتێکی بەدەست دەگات بۆ ئەو بۆنەیە، چونکە سەرەتا ئەو نەریتە لەوێ باو بووە و هەر لەوێشەوە گەیشتووەتە ئەمریکا. لە ساڵی 2001شەوە یەکێتی بازرگانانی کارتی جەژنە پیرۆزە ساڵانە خەڵاتێک دەدەن بە ناوی خەڵاتی ئەستێر هۆڵاند بۆ باشترین دیزایانی کارتی جەژنی ڤالنتاین. ئەو دەستگایە لەو باوەڕەدایە ساڵانە بلیۆنێک کارت دەفرۆشێت لەو بۆنەیەدا.
لە سەدەی 19ەوە کارتی جەژنە پیرۆزە جێی نامەی گرتووەتەوە بۆ پیرۆزباییکردن لە بۆنەکاندا. لەو کاتەوە بە ژمارەی زۆر دروست دەکرێت و دەخرێتە بازاڕەوە. ئەوەی لە دواییەکانی سەدەی 19ەوە ڕوویدا ئاماژە بوو بۆ ئەوەی دواتر لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕوویدا و جێژنی ڤالنتاین بوو بە بازرگانیەکی بەربڵاو و بەمەش بە پلەی دووەم دێت دوای کارتی جێژنی کریسمس. لە نیوەی دووەمی سەدەی 20میشەوە جگە لە کارت جۆرەها کەلوپەلی تر هاتە ئاراوە، وەکو دیاری کە لەو ڕۆژەدا خۆشەویستان پێشکەشی یەکتری دەکەن، هەروەها وەکو گوڵ، شکولات لە قوتوی تایبەت تاکە ڕەنگی سوورە و بە قوماشی ساتان و دانتێلدا پۆشراوە و قوتووەکەی لە شێوەی دڵە. جگەلەوە لەو ڕۆژەدا خەڵکی پیرۆزبایی لە یەک دەکەن و بە یەکتری دەڵێن هیوادارم جەژنی خۆشەویستی بە خۆشی بەسەر بەریت. تەنانەت لە قوتابخانەکانیش لە ئەمریکا لەو ڕۆژەدا قوتابیەکان پۆلەکانیان دەڕازێننەوە و کارت دەگۆڕنەوە و قسەی خۆش و جوان بۆ یەکتری دەنووسن. هەروەها بەهۆی پێشکەوتنی تێکنۆلۆژیەوە کورتەنامە و ئیمەیل دەگۆڕنەوە. سەبارەت بە ڕۆژی ڤالنتاین و شێوازەکانی یادکردنەوەی بۆ چوونی جیاواز هەیە. هەندێک کەس پیان وایە ڤالنتاین مانە ڕاستەقینەکەی خۆشەویستی شێواندووە. ئەمەش دەگەڕێننەوە بۆ دوو هۆکاری سەرەکی. هۆکاری یەکەم ئەوەیە کە ڕۆژی ڤالنتاین ڕۆژێکە بۆ بازرگانی، نەک ڕۆژێک بۆ خۆشەویستی. بە پێی راپۆرتە جیهانیەکان ڤالنتاین یەکێکە لە گەورەترین ڕۆژەکانی بازرگانی لە جیهاندا. بە پێی راپۆرتی یەکێتی بازرگانی نیشتمانی ئەمریکا، ئەمریکاییەکان لە ساڵی 2005دا نزیکەی 2.8 میلیارد دلاریان لە کڕینی دیاری خەرج کردووە لە ڕۆژی ڤالنتایندا. هەروەها پێشبێنی دەکرێت کە ئەم خەرجیە بە ڕێژەی 22% لەم ساڵەدا بەرز بێتەوە و بگاتە 13.7 میلیارد دلار. بە پێی ڕوونکردنەوەکانی کۆمپانیای هۆڵمارک تایبەت بە کارتی پیرۆزبایی، نیوەی دانیشتوانی ئەمریکا بەلانی کەم یەک کارتی پیرۆزبایی دەکڕن بۆ یادکردنەوەی ڕۆژی ڤالنتاین، کە ئەمەش وای کردووە ئەو کۆمپانیا و دەستگایانەی کە قازانجیان لەم ڕۆژەدا خەیاڵیە هەوڵ دەدەن کە گەورە ئەم یادە ڕابگرن و جۆرەها ڕیکلام و بازرگانی بۆ ئەو ڕۆژە دەکەن. هۆکاری دووەمیش ئەوەیە کە بۆچی دەبێت ڕۆژێکی تایبەت هەبێت بۆ نیشاندان و وروژاندنی خۆشەویستی. بۆچی هەموو ڕۆژێک خۆشەویستی خۆمان بۆ بەرامبەرەکانمان دەرنەبڕین. مرۆڤ هەموو چرکە و ساتێک پێویستی بە خۆشەویستیە و خۆشەویستی وەکو ئاو و خواردن بەردەوام بۆ مرۆڤ پێویستە. ئێوەش دەتوانن لە ڕێگەی پێیجی فەیسبووکی بەرنامە بۆچوونەکانی خۆتانمان بۆ بنێرن. هەر سەبارەت بە ئەڤین و خۆشەویستی، هونەرمەندێکی کورد هەوڵی داوەکە نەریتێکی کۆنی کوردەواری وەک سمبولی خۆشەویستی و ئاشتی لە نێو تاکی کورد و هەروەها لە نێو گەلانی دیکەدا جێگیر بکە. ئەم هونەرمەندە چەند ساڵێکە کار دەکات لەسەر پرۆژەیەک وەک هێمای ئەڤین و ئاشتی. هەوڵێکی تاکە کەسی خۆمەوە وەکو قەرزێکە لەسەر شانم بۆ وەکو کەسێکی هۆنێری نزیک 4 مانگی خایەن تا کۆی پێکەرەکە دروست بوو. ئەو پێکەرە نێوی چاوەڕوانە سەبارەت بە تاوانی ئەنفالە. بیرۆکەی ئەو کارە لە کاتی دروستکردنی 2 فیلم لەگەڵ
هاوڕێی خۆشەویست و کۆچ کردوم تاها کەریمی بوو زۆر لە دایکان و باوکانی چاوەڕوانمان بینی لەوە وە بەداخەوە چیرۆکی زۆر دڵتەزێنمان لە نزیکەوە بیست کە بەشێکی زۆریشیان بەداخەوە تەنانەت چیرۆکەکانیشیان تۆمار نەکراوە. بیرم لەوە کردەوە کە دایک دەتوانێت وەکو هێمایەک وەکو ڕەمزێک بێت بۆ کۆی پرۆسەکە. لەسەر کۆتایی ڕێگایەک لەسەر ئاخری هەڵدێرێکە کە گەیشتۆتە کۆتایی و لە دوورەوە دەڕوانێ کە با لێی داوە لە کۆتایی لێچکەکەیدا 6 باڵندە هەن کە خۆی تەماشای لایەک دەکا و باڵندەکان بە پێچوانەیە و دەفرن واتە چاوەڕوانێکە کە بەداخەوەی ئەنجامی نییە. بەنیازم کە لە چاردەی چوار کە ساڵڕۆژی ئەنفالە لە چاردەی 2014 بە فەرمی پەردەی لەسەر لا وا هەست دەکەم کە بەڕاستی ئەنفال وەکو پێویست لە بواری هونەریەوە مافی خۆی پێ نەدراوە. سەیوانی سایدیانم لە شاری پیرانشار لەدایک بووم لە شاری مەهاباد گەورە بووم و ئێستاش بنەوەڵەکەمان هەر لەوێن 14 ساڵە لە باشووری کوردستان ئاوارم هەستی وڵاتی خۆمم بۆی هەبوو زۆر زیاتریش بەڵام هەستەکەم کە ئاوا نامان بینن بەر لەوەی کە بێن بۆ ئێرە زۆرتر خەریکی کاری نیگارکێشی بوون زیاتر لە پێشانگای تاکە کەسی و کۆمەڵێک پێشانگای هاوبەش و ئەوانم بوو لە کۆمەڵێک فستیڤاڵشدا بەشدار بووم لە ئێران دواتر کە لە قۆناغێکی ژیانمدا خەباتی سیاسی 3 ساڵێک لە شاخ بوون دوایەوە گەڕامەوە بە باشوور و لێرەش دەتوانم بڵم بە گرافیک دیزاین دەستم بە کاری هونەری کردەوە و ئەو کارە تا ئێستاش بەردەوامە هەر لەو ماوەیەشدا بەهۆی ئەوەی کە زۆربەی لە هاوڕێیەکانم لە بواری سینەمادا کاریان دەکرد لە کۆمەڵێک فیلمی سینەماییشدا بە شێوازی جۆرا و جۆر بەشدار بووم وەکو دیزاینەر و بەڕێوەبەری بەرهەم و لایەنەکانی تر کاری ئەدەبی و شتیوە بەردەوام خەریک بووم چ لە وەرجێڕان و چ لە نووسین 2012 یەکەم کۆمەڵە چیرۆکم بڵاو بەوە بە نێوی لە چاوەڕوانی هیچدا لە هەمووی ئەو ماوەیەشدا بەردەوام پرۆژەی سێوی میخەگڕێژ خەریک بوون. سێوی میخەگڕێژ داهێنانی من نییە نەریتێکی کۆنی کوردی بووە کار لە دێرزەمانەوە بووە بەڵام بە جۆرێک دەتوانم نەریتێکی فەرامۆشکراوی کوردی بوو من ساڵی 99 یەکەم جارە سێوە لەلایەن دایکمەوە بەدەستم گەیشت وە سرنجڕاکێش بوو کە وەکو لایەنی ئاشتیش پێم گەیشت من نازانم بۆچی 2-3 ڕۆژ بوو لە ماڵە لەگەڵ دایکم قسەم نەدەکرد بۆستنە بانکەشتی پێشانگایە کرابووم لە کاتی خۆ ئامادەکردنمدا کە دەمەویست نێو چیفەکەم ئامادە بکەم دیتم سێوێکی میخەگڕێژ دانرا بەڵام ئەو دەم نەمدەزانێت چییە
کاتێک سێوەکەم بینی نەمێرا دەستی لێدەم بەڕاستی من تا برایەکی لە خۆم گەورەترە کە دازیاری کشت و کاڵە ئەوم بان کرد ئەو سێوەکە هێنا دەرێ دیتمان سێوەکە هەمووی مێخەکی پێوەیە و فلانەوانە بار حاڵەر نەمان دەزانی مۆزۆ چیە نە لە زانستاونە لە فلان و ئەو میخشتەوالاتەوە هەتا دیتم لە لاشیپانی دەرگایەکەەوە دایکم وەستاوە و فرمێسکیشی بە چاوەوە بوو ئیتر دوای زانیم کە بۆ ئاش بوونەوە سێوەی بۆ من دانابوو ئیتر زۆر شەرمەزار بووم زۆر لە خۆم خەجاڵەتیم کێشە لە ساڵی 2003 یەکەم جار ئەو پرۆژەیە لە فیلمی هاوڕەیەکی گەریلام بە نێوی ژیندا باران لە فیلمێکە بە نێوی دەماکوژن حەز دکە لەوێ یەکەم جار بەکارهات دواتر لە ساڵی 2005 لە شاری سلێمانی لە پرۆژەی یەکەمین گوناهدا کە لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانی بەڕێوە چوێکێک لە پرۆژەکانی خۆم بوو لەوێدا وەکو ڕەگەزێکی سەرەکی بەکارهات و لە 2006 بەولاوە تا ئێستاش لەو کۆمەڵە پرۆژەی ڤالانتایندا هەربەڕێوە چوو و ئێستاش بەختەوەرانە لە ساڵی 2013 و لە سەرەتای 2014 بۆ بە براندێکی کوردی و کە هەم لەلایەن وەزارەتی پیشەسازی وەزارەتی ڕۆشنبیری وەکو براندێک ناسێنراوە هەمیش وەکو دیاری و سمبۆلی کوردی لەلایەن دەستەی گشتی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکەم دیاری کوردی ناسێنراوە هەر بۆیشیدی ئێستا هاوکات هەم ئەو هێڵە هۆنەریەکەی و هەم هێڵە تیجارەکەی بەیەکەوە دەڕۆن بەڵام ئەوەی ڕاستی بێت تا ئێستا تا ئەوڕۆ ئەوەی کە بتوانین شتێکی وەکو دۆکۆمنتێکی زیندوی نووسراو بێ بەداخەوە نیمانە هەرچەند کە ئێستا خەریکی لێکۆڵینەوە بە دووادا چوینین لە بەشێک لە هێڵێک لە کارەکانماندا خودی میوەی سێ و میوەیەکی ئەفسۆناویە لە مێتۆلۆژیدا بە بۆنەی سێوە ئادەم و حەوا لە بەهەش دەردەکرێن میخەکیش مەسەلەن یەکێک لەو کەرستانەیە کە لە نێو ئەدەبیاتی کوردیدا بەردەوام حزوری بۆ میخەک بند دەتوانم بڵم ڕەگەزێکی سەرەکی زۆربەی گۆرانی فۆلکلۆرەکانی کوردیە و بەیەکەوەش زۆر جار بەکاراتون مثلەن بۆ نمونە دەڵێ کاکەوا نابێ هۆبراکەمان نابێ سێوە بێ میخەک بۆ دیاری نابێ ئەو سێوی میخەک ڕێژە وەکو هێمای خۆشەویستی و ئەوینداری کەڵکی لێوەگیراوە بۆ زانیاری ئەوەش کە خودی ڕۆژی ڤالانتاین لە کوردیدا یا لە ئاینی زەردەشتیدا 4 ڕۆژ دوایی ڤالانتاینی ئێستاە و ڤالانتاینێکە کراوە خودی ئەو پرۆژێش هەوڵێکە کە بۆ ئەو نەریتە کوردیە کاری لەسەر بکرێت و زیندوو بێتەوە لە نێو هەموو بوخچەی ننکەکان و دایکەکان سێوێکی میخەک ڕێژ بوونی هەبووە کە ئەوە زۆربیان لە لای خۆشەویستەکانی خۆیانەوە مەسەلەن پیاندراوە و بە جۆرێک هەروە لەوێ هەم ڕایان گرتووە هەم بۆی کە بۆنی جلەکانیان پێخۆش بێت و هەمیش هەستێکی نوستالیژیکی هەبێت کە بەردەوام ئەو بۆنە وەبی ڕۆژە خۆشەکانیە ئەو ساتانە بکات کە ئەو سێوایان وەرگرتووە تا ئێستا یانیەوەی کە ئێمە مەسەلەن سێوی 90 ساڵەمان لایە ئێمە لەوە دڵنیان کە زیاتر لە 100 ساڵ تەمەن دەکا بەڵام چونکی ئەزمون کراو نییە لە لای ئێمە من وەکو خۆم وەکو شخصی دەتوانم بۆ 200 ساڵیش گەرنتیەکەی بدەم بەڵام ئایا ئەوەی کە تەنیا لەسەر ئەوەی کە گەرنتی دەدرێت ئەو شتە دروستە بێت یان ناتاوەی کە یەکێک لەو سێوانە و تەمەنە نەکات تۆزێک زەحمەتە ئیدعایەوە بکرێت پرۆژەکە خۆی لە سەرەتاوە سێ قۆناغی بۆ دیاری کراوە یەکەم قۆناغی زیندووکردنەوە و ناساندن بوو کە بەختەوەرانە و قۆناغە تێپەڕی قۆناغی دووەم قۆناغی بنەتەوەی کردنە بەختەوەرانە لەویش زۆر هەوڵی باش دراوە و زۆر بەشی کارەکە ڕۆیشتوە ئەو پرۆژەیە جودا لە بە مارکەبوون و بە براندبوونی کۆمەڵێک پرۆژەی هۆنەریشی بەڕێگاوەیە پرۆژەی هۆنەری زۆر گەورەش بوون مونە یەکێک لەو پرۆژانەیە 5,000 سێوی میخەگرێژەکە لە هەڵەبجەوە بۆ هیرۆشیما دەچێتەوە لە هیرۆشیما پارچە زەویەک تەرخانی ئەو پرۆژەیە دەکرێت بە مۆنومنتێک بۆ هەڵەبجە دروست دەکرێت و 5,000 سێوی میخەگرێژ وەکو ڕەمزی 5,000 شەهید لەوێدا دادەندرێن یەکێک لە پرۆژەکانی ترکە ئێستا خەرێکی کارکردنی لەسەرین پرۆژێکی ئاشتیە بۆ تورکیە کە لەویشدا 40,000 سێو لەلایەن شارەوانی کوردەکان یا خەڵکی باکوورەوە دروست دەکرێت دواتر لە پەکیجێکی زۆر تایبەت و شایاندا کە ڕەمزی ئاشتی خۆشەویستی لێە بۆ ئەو 40,000 کوژراوە دەنێردرێن کە لە ئەو 30 و چەند ساڵە لە نێوان شەڕی ئەرتەشی تورک و لە نێوان پەکەکەدا
شەهید بوون. ئەلان یەکێک لە شانازێک گەورەکانی پرۆژەکەمان کە ئێستا بەڕاستی کە کاری لەسەر دەکەین ئەوەیە کە سرجەم ئەو سێوانەی کە دروست دەکرێت لە کامپی ئاوارەکان بەرهەم دێت لەلایەنە و کچ و ژنانەوە کە لەوێدا دەژین کە خۆم ڕەنگە هەفتەی جارێک سەردانی کامپەکان دەکەم هەفتەی 200 سێ و بەپێ ئەو داخوازیانەی کە هەمانە ئێمە سەردانی ئەو کامپانە دەکەین و لە هەر کامپێکیشدا ئێمە دوو نوێنەری کچمان هەیە کە ئەو سێوانە لەگەڵ میخاک پێشکەشی ئەوانە دەکەن ینی ڕادستیان دەکەین ئەوانە خۆیان دابەشی ماڵەکانی دەکەن و ئێمە بۆ هەر دروستکردنی هەر سێوێک بڕێک پارەیان پێدەدەین کە بەڕای من بەشی زۆر شانازی ئێمەیەک لە زیاتی ئێمە خێر بە ئاوارە بکەین کاریان پێدەدەین هەموو لایەنەکانی ئامادە بۆ دیزاینێکی زۆر تایبەت بەستەبندێکی زۆر ناوازە و باش هەمووی ئەوانە ئێستا ئامادێ سایتی پرۆژەکەش لە هەیە ئێستا سایتی ڤینسێڤمان هەیە کە لە داهاتوویەکی نزیکدا زۆر ئەکتیڤ دەبێت وەکو بەشێکی سەرەکی ئەو پرۆژەیە ئەوە هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکانیشدا لە زۆربەی تۆڕە کۆمەڵایەتەکان ئێستا بوونی هەیە و لە داهاتووشدا خەریکین ئەوانش کە کاریان لەسەر فیلمێکە کە خۆم کاری دەرهێنانیم بۆ کردووە بە نێوی ئەو سێوەی کە ئەوی شەر تایبەتە بەسەر سێوی میخەگڕێژ و لایەنی ئەڤینداری و هەشتی و پرۆژێ باس دەکرێت و گرنگتر لە هەموو پرۆژانە فیلمی هاوڕێی ئازیز و کۆچ کردوم تەهای کەریمیە بە نێوی 1970 و کە لەو فیلمەدا تەوەرێکی سەرەکی فیلمێکی دێکۆمنتی درێژە کە تایبەت کراوە سێوی میخەگڕێژ فیلمەکە باس لە تاوانی ئەنفال دەکات لە زمانی 5 دەربازبووی گۆڕە بە کۆمەڵەکان وەکە ئەو 5 کەسەش خەریکن ماڵ بە ماڵەوانێک کە ئەنفالیان لێکراوە سێ و میخەکیان پێدەدەن تا میخەک ڕێژی بکەن و دواتر بتوانن ئەو سێوانە لە ڕێگای سازمانی مرۆیەکان و لەلایەن UN و زۆر سازمانی مرۆڤی ئەوانە ئەو تاوانە بەگوێی دنیا بگێنن بەڵام لە دواتوودا کە سەرکەوتو نابن ئەو 1970 سێوە بە ڕووباری دیجلەدا بۆ شاری بەغدا دەنێرن وەکو پەیامێک بۆ دووبارە نەبوونەوەی کوشتن و جینۆسایت و پاکتاوینەتەوەی. نزیک 10 ساڵە وەکو تاکە کەسی کاری لەسەر دەکەم و بەداخەوە پشتگیری ئەو تۆی حکومی یا حیزبی لە پشت نەبووە. هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵە مەحاڵە هونەرمەند ڕەنجە ڕۆیە ژینی لەوانەیە باوەڕ نەکەین کە زۆرێک لە نەخۆشیە جەستەییەکان کە تووشی دەبین هیچ هۆکارێکی جەستەیی نەبێت و ئەو ئازارە جەستەییە پێمان دەڵێ کە فکرمان ئارام نییە و دەروونمان ئازار دەچێژێت. ژانەسەر و هەروەها ئازاری دڵ و چەندها نەخۆشی دیکە کە وەخت و بێوەخت تووشی ئێمە دەبێت و بە هیچ دەرمانێکیش چارەسەر نابێت
ئاگادارکردنەوەیەکی دەروونمانە بەهۆی گرفتێکەوە دەناڵێنێ. ئایا ئێمە تووشی نەخۆشیێکی نادیار بووین؟ چ کەسانێک و لە چ تەمەنێکا تووشی ئەو نەخۆشیانە دەبن؟ چی بکەین بۆ چارەسەرکردنی؟ فەرموون با پێکەوە بچین ئەم بەشەی بەرنامە کە تایبەتە بەم بابەتەوە ببینین. ئازاری دڵ، ژانەسەر و چەندها ئازاری دیکە کە هەرچەند وەخجارێک تووشی دەبین و بە هیچ دەرمانێک باش نابینەوە، ئاگادارکردنەوەیەکە کە پێمان دەڵێ دەروونمان ئارام نییە. ئەم نەئارامیەی دەرونیش خۆی لە ئازاری بەشێک لە جەستەمان دەنوێنێ کە پێی دەوترێ نەخۆشی دەرونی و جەستەیی، بەواتە زانستیەکەی نەخۆشی سایکۆسۆماتیک. سایکۆسۆماتیک نەخۆشیەکی جەستەییە کە هۆکارە دەرونیەکان لە سەرهەڵدان و زۆربوونی کاریگەریان هەیە. ئەگەرچی مەبەست ئەوە نییە کە ئەم نەخۆشیە تەنها بۆ هۆکاری دەرونی و ئاڵۆزی و تێکچوونی دەرونی دەگەڕێتەوە، بەڵام ڕۆڵێکی سەرەکی دەبینێ. نەخۆشی سایکۆسۆماتی هەر وەک لە ناوەکەیەوە دیارە یاخود ئەگەر ئەو زاراوەی بکەین بە کوردی واتە نەخۆشیە دەروون جەستەییەکان، واتە ئەو نەخۆشیانە ئەگرێتەوە کە هۆکارەکانی دەرونین بەڵام نیشانەی نەخۆشیەکان لە جەستەدا دەرەکەوێت. زۆرن ئەو نەخۆشیانەی کە ئەتوانین بڵین ئەچنە چوارچێوەی نەخۆشیە سایکۆسۆماتیەکان، بە نمونە تەنگە نەفەسی، نەخۆشی زامی گەدە، قورحەی مەعیدە، زامی کۆڵۆن لە ڕیخۆڵە داوی جۆرێک لە زام دروسە بێ، سەر ئێشە، پشتی ئێشە، هەندێک جۆری ڕوماتیزم، هەندێک جۆر لە نەخۆشی پێست، فشاری خوێن، شەکرە، تێکچوونەکانی دڵ، کۆندامی دڵ، زۆرن ئەو نەخۆشیانەی کە ئەکەونە ئەو چوارچێوەیەوە. پێشتر زیاتر چۆنەڵێ دوو جۆر جیاکاری هەبوو لە تێڕوانینی خەڵک و تەنانەت زانایانیش لە سەردەمانی زوودا. نەخۆشی دەرونی وەکو نەخۆشیێکی جیاواز تەماشا ئەکرا، نەخۆشی جەستەی وەکو نەخۆشیێکی جیاواز تەماشا ئەکرا. بەڵام دیارە لە ئەنجامی بەرەو پێشوونی توێژینەوەکان و بەرەو پێشوونی زانستی پزیشکی و زانستی دەروونناسی گەشتە ئەو بڕوایی کە ناکرێ مرۆڤ دابماڵڕێ لە لایەنێکیان و تەنها لایەنێکیان بە هەندوەر بچیرێ. بۆیە ئەتوانین بڵین مرۆڤ کائینێک یاخود بوونەوەرێکی یەکان گیرە لە نێوان جەستە و دەرووندا. هەر تێکچوونێک لە بواری دەرونیدا کار دەکاتە سەر بواری جەستە و پێچەوانەی ئەمەش ڕاستە. تێکچوونی دەرونی بە یەکجار و لە ناکاو دروست نابن، بەڵکو سەرەتا بە چەند نیشانەیەک وەک ڕەشانەوە، بەرزبوونی لێدانی دڵ و بێحاڵی خۆیان دەنوێن و بەردەوامی ئەم نائارامیانە کاریگەری لەسەر مرۆڤ زۆرتر دەبێ و بەرەبەرە دەبێتە هۆی سەرهەڵدانی نەخۆشی سایکۆسۆماتیک و هەروەها چەندها هۆکاری دیکەش کاریگەریان هەیە. گۆڕینی ستایلی ژیان ئێستا کە کوردستان و تەواوی دنیای گرتوتەوە، تاچی ئێستا زۆر کارەکات، تاچی ئێستا تەمۆحی زۆرە، خواستی زۆرە، هیوای زۆرە، بەڵام سەرەکەی ناتوانێت و پێویست بەدیان بێنێ یاخود بەربەست زۆرە لە بەردەمیا. پاشان تێکچوونی خەوی مرۆڤ لەم سەردەمەدا بە تایبەتی بەهۆی ئامێرە تەکنەلۆژیەکانەوە گەنجان و لاوانی شەوان بەدەرنین لە مەسەلەی واتە کاتێ ناوی ئامێرە تەکنەلۆژیەکان دێنێ بێ ناوی لا و گەنج بێنیش کە زۆرترین بەکاربەری بەکارهێنەری ئەم ئامێرە تەکنەلۆژیانە پێکاتون لە توێژی گەنجان. دەبینی خەڵکێکی زۆر ئالوودەی مۆبایلە، ئالوودەی ئینتەرنێتە، حتا شێوازی ناخواردنی گۆڕاوە، شێوازی خەوتنی گۆڕاوە. وەکوتم بازاڕەکانی کوردستان پڕ لە کاڵا و واڵا، هەموو شتێک هەیە لە بەردەستا، بەڵام زۆرجار هێزی گیرفان لەو ئاستەیانە. ململانی نێوان خودی گەنجەکە و خێزانەکەی باوان، دایک و باوک لەگەڵیا بوونی کێشمەکێش زۆرجار مەسەلەن، یان کاتێک بنمونە قۆناغی ئامادەی تاو دەکات لە خوێندنەوە خواستی هەیە بچێتە کۆلیجێک و بەڵام ئەو خواستی بۆ نایەتە دی بەهۆی ئەوەی نمرەی پێویستی نەهێناوە، یان دوجار لە سەروبەندی کێشە سۆزداریەکان لەگەڵ ڕەگەزی بەرامبەر، یان لە مەسەلەی نەگەشتن بە قۆناغی هاوسەرگیری، واتە کۆمەڵێک کێشە ململانی زۆرە کە هەمووی بەڵگەی ئەوەن کە تاک لە ژێر کاریگەری فشاری دەرونیایە. کاتێک ناوی نەخۆشی سایکۆسۆماتی دێنین ئەبێ ناوی فشاری دەرونی توند لەگەڵ ئینفعالات هەڵچوونی توند لەگەڵ دڵەڕاوچی بەردەوام بێنین، واتە حاڵەتەکە پەیوەستە بە حاڵەتی قەلەق و نائارامی بەردەوامی مرۆڤەوە. ئەم نەخۆشیە بەپێی کەسەکان و جۆری گرفت و کێشە دەرونیەکان بە چەندین شێوەی جیاواز دەردەکەوێت.
بێگومان هەردوو ڕەگە ئەگەری توشبوونیان بەم حاڵەتە هەیە بەڵام هەندێک جۆری تایبەتیمان هەیە تایبەتە بە ڕەگە زیمینە هەندێک جۆریشمان هەیە تایبەتە بە ڕەگە زیینێر بەس ئەمە بەو مانایە ناکە بەنمونە هەندێک جۆری هەوکردنی جونگەکانی پشت بە تایبەتی جونگەکانی خوارەوە لای سێبندەوەەوە ئەوە زیاتر ئافرەتان ڕەگە زیمینە تووشی و حاڵەتە ئەبێت کۆلۆن ئیلتیهاباتی کۆلۆن هەوکردنی کۆلۆن ڕیخۆڵە ئەوە زیاتر ئافرەتان تووشی و حاڵەتە بن بەڵام لە هەمان کاتا پیاویش توژە بێ بەس بە ڕێژی بەرزتر لانی سەر ئێشش بە هەمان شێوە زیاتر لە ئافرەتان ئەو حاڵەتە توژە بێت کەوەکو نیشانێکی سایکۆسۆماتی لە مرۆڤدا بەڵام لە قورحەی مەعیدە یاخود زامی گەدا ئەوە زیاتر پیاوان تووشە و حاڵەتە بن بەڵام ئەم بەو مانایە ناکە ئافرەتان تووشی نابن واتە بە گشتی ئەتوانین بڵین دابەشە هەندێک جۆری نەخۆشی سایکۆسۆماتی ڕەگەزینێر زیاتر تووشێ بێ هەندێکی ئەوە لەناو تەبەقات و یاخود چین و توێژەکانی کۆمەڵگا ئەو خەڵکانی کە لە ئاستێکی بەرزی سەرمایەدان یاخود بڵین دەوڵەمەندن یان دائیمەن هەمیشە لە کێبەڕکەی کۆکردنەوەی سەرمایەدان ئامانە زیاتر تووشی نەخۆشی سایکۆسۆماتیە بن بنمونە مەسەلەن کەسێک زێرنگەرێک بۆ نمونە ئەوەندە لە خەمی بەرزی و نزمی نرخی زێڕایە کاریگەری دراو لە بازارەکانی جیهان و بازارەکانی کوردستان و ئێرە و دراوسێ وڵاتانی دەوروبەر هەمیشە لە ڕاوچەیە هەمیشە ئۆرگانەکانی جەستەی ئامادە باشیان تایە و هۆرمۆنا دیفرازەکەن و ئینفعالات و هەڵچوون ئەبێ لەم کەسەدا و کاتێک بۆ نمونە نرخەکان بەخواستی ئەم نابیان دووچاری زیانیشی ئابووریە بێ ئەمە تووشی خۆ خواردنەوە و پەنگ خواردنەوە حاڵەتی دەرونی ئەبێ بۆیە لەناو ئەم جۆرە کەسانەیە بە تایبەتی لە ناجێگیری و ناسەقامگیری ئابووری وڵاتە ئەم جۆرە کەسانە زیاتر توش دەبن هەمیشە جۆرە حاڵەتانە زیاتر لەو کەسانیان کە وەکوتم ئاستی ئابووری و یاخود ئاستی بژێوی باشتر و باڵاتریان هەیە بەڵام ئەمە بەمانایە ناکە توێژی هەژار و فەقیر و مەسەلەن کرێکار و ئەمانە بەدەرن لەم حاڵەتە بەڵام زیاتر لە ناو چینە باڵاک هەیە چارەسەری نەخۆشیە دەرونی و جەستەییەکان بە پێی بارودۆخی کەسەکەن و جۆری ئەو تێکچوونانەش جیاوازە. ئازیزانی بینەر بەو هیوایە بڕگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لاوان سوودمەند بوو بێ بۆ ئێوەی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامە و ژیانێکی پڕ لە خۆشی و کامەراییتان بۆ بە ئاوات دەخوازیین بەو هیوایی کە ئەڤین و ئاشتی ماڵی دڵتان چۆڵ نەکات لە بەرنامەکانی دیکە چاوەڕوانمان بن کاتێکی خۆش.